لە پێشەنگ تیڤیەوە سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست، هیوای سەلامەتی و تەندروستی و ئاسوودەیتان بۆ دەخوازین لە هەر کوێیەک بن. من بنار مستەفەم خۆشحاڵم لە یەکەم بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا لە پێشوازی ئێوەی خۆشەویستدا. هیوادارم بەرنامەکانی پێشەنگ تیڤی هەنجەی ڕەزامەندی ئێوە بێت و تەواوکەری ئەو خەباتە بێت کە ئێوە لە ژیانی ڕۆژانەتاندا بۆی تێدەکۆشن لە پێناو ژیانێکی باشتر و ژیانێکی ئاسوودە بە مرۆڤ. ئازیزان، بەڕێوەبردننی پێشەنگ تیڤی لە ئەستۆی مندایەوە بە کاری کۆمەڵێک هاوڕێی خۆبەخش بەرنامەکان ئامادە دەکەین و بەخش دەکەین. ئامانجمان ئەوەیە کە بتوانین کۆمەک بکەین بە بردنەسەرەوەی ئاستی هۆشیاری چینی کرێکار بۆ یەکگرتووی و یەکڕیزی خەباتی ئەم چینە لە پێناو ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی و ئاڵوگۆڕی دەسەڵات و بەرەو ژیانێکی باشتر. پێکەوە بۆ گۆڕانکاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی دروشمی پێشەنگ تیڤیە. بەم پێیە ئێمە خۆمان بە بەشێک لە خەباتی ئێوە دەزانین و هیوادارین ئێوەش ئەم تیڤیە بکەنە پێگەیەکی گرنگ بۆ خەباتی خۆتان لە پێناو بردنە پێشەوەی تێکۆشانی ئەم چینە و لە پێناو بەدەستهێنانی خەباتی ئەم چینە. ئازیزان، وەک دەزانین لە کۆمەڵگەی کوردستاندا کۆمەڵێک دەستگای ڕاگەاندنی جۆرا و جۆر بوونی هەیە، ئەوانەی سەربا دەسەڵاتداران و ئەوانەی پیان دەوترێت ئۆپۆزیسیۆن و کۆمەڵێک دەستگای ڕاگەاندنی تر. بەڵام هەموو ئەمانە دەیانەوێت دۆخی ئێستای بۆ خەڵکی بە ئاسایی بناسێن و خەڵکی ئەم دۆخە قبول بکەن. ئێمە لە پێشەنگ تیڤیەوە دەمانەوێت ڕوانگەیەکی نوێ ئەڵتەرناتیڤی نوێ بۆ خەباتی چینایەتی کرێکاران بێنینە پێشەوە و پێکەوە دەست لە دەستی یەک ئەم خەباتە سەر بخەین. هیوادارین کە بتوانین نمونەیەکی جیاواز نیشان بدەین و لە بەرنامەکانی داهاتووتردا ناوەڕۆکی بەرنامەکانمان دەبینن. هیوادارین ئێوەش بەشدار بن لەگەڵماندا دۆستان و ئاشنایانتان لەم پێشەنگ تیڤیە ئاگادار بکەنەوە و لە سەرنج و تێبینیەکانتان بێبەشمان نەکەن. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆ تایبەت دەکەین زیاتر بە ناساندنی ئەم تیڤیە بە ئێوەی ئازیز. هەوڵ دەدەین کە گفتوگویەکی کورت بکەین سەبارەت بە ناوەڕۆک و چۆنێتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ تیڤی تاوەکو بۆ ئێوە زیاتر ئاشنا بێت و هەروەها لە هەندێ هەڵسوڕاوانی سیاسی لێدوان وەردەگرین تاوەکو بزانین ئەوان چی چاوەڕوانیەکیان لە پێشەنگ تیڤی هەیە و پێیان وایە کە پێشەنگ تیڤی پێویستە چی بکات بەپێی ئەو ڕاگەیانەی کە لە ڕۆژانی ڕابردوودا بڵاوی کردوێتەوە. و هەروەها کۆمەڵێ بۆچوون دەبیستن سەبارەت بە ڕاگەیاندن لە ڕۆژگاری ئەمڕۆ لە کوردستان و جیهان بە گشتی و پێشەنگ تیڤی چۆن بتوانێت نمونەیەکی جیاواز لە ڕاگەیاندن نیشان بدات. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان.
ئازیزان بە جیا لە من پێشکەشکارێکی ترکە لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا دەیدەبینێن هاوڕێ سوهام حوسەینە. هاوڕێ سوهام پێشتر لە رادیۆی ئینتەرناسیۆناڵ و رادیۆ پێشەنگدا دەنگی بۆ زۆرێک لە ئێوە ئاشنایە. هاوڕێ سوهام ئەم کاتت باش و سوپاس کە دەتوانیت هەر لە یەکەم بەرنامەکانی پێشنگ تیڤیەوە لەگەڵمان بیت. زۆر سوپاس بۆ تۆ هاوڕێ بنار، بینەرانی ئازیز و خۆشەویستی پێشنگ تیڤی. سڵاو بە بۆنەی دەست بەکاربوونی پێشنگ تیڤیەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی بینەران و کرێکاران و زەحمەت کێشان و خەڵکی ناڕازی و دەستەنگی کوردستانەکەم. هیوادارم بتوانین لە پێشنگ تیڤیەوە لە ئاست چاوەڕوانەکانی ئێوە بینەران بین. ئازیزان، پاش کەمێکی تر ڕاگەیاندنی پێشنگ تیڤیتان بۆ خوێنمەوە و دواتریش درێژە بە بڕگە و بەرنامەکانی ئەمڕۆمان دەدەین. ڕاگەیاندنی دەست بەکاربوونی پێشنگ تیڤی. لەم ڕێگەیەوە بە ئاگداریتان دەگەێنین کە تەلەڤیزۆنی پێشنگ لەسەر کەناڵی یوتیوب و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو ڕۆژانی پێنجشەممە کاتژمێر 9 ئێوارە بە کاتی کوردستان بەخشی بەرنامەکانی خۆی بڵاو دەکاتەوە. پێشنگ تیڤی بە بەڕێوەبەرەتی بنار مستەفا و بە دروشمی پێکەوە بۆ کاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی میوانی ئێوە بینەرانی خۆشەویست دەبێت. پێشنگ تیڤی خۆی بابچێک لە خەبات و تێکۆشانی کرێکاران و لاوان و ژنان و ئازادی خوازان و جەماوەری سەمدیدەی کوردستان دەزانێت و هەروەها پێکێکیشە بۆ لێکدانەوە و خستنەوەی ڕاستیەکانی ژیانی ئەوان. پێشنگ تیڤی وەک منبەری خۆتان لە خەبات بۆ کۆتایی هێنان بە ستەم و دەسەڵاتدارەتی ئێستا بەدەستەوە بگرن، هاوکار و پشتیوانی بن تا پێکەوە بتوانن کۆمەڵگا لە دەست ستەمکاران بکێشن و کۆمەڵگێکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران دامەزرێنین. هەروەها ئەتوانن لە ڕێگەی فەیسبوک و یوتیوبەوە بینەری بەرنامەکانی پێشنگ تیڤی بن. بنار مستەفا 14 2020. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئێستا شەمەوێت لەگەڵ هاوڕێ بنار گفتوگویەک بکەین کە بزانین هاوڕێ بنار وەکو بەڕێوەبەری کەناڵەکە بەرنامەی چییە. هاوڕێ بنار، دەست بەکاربوونی پێشنگ تیڤی پیرۆزە. زۆر سپاس لە هەموو ئێمە و ئێوە پیرۆز بێت. سپاس. هاوڕێ بنار، سەرەتا دەستخۆشانت لێ یەکەم کە کارێکی گەورەیە، هیوادارم بە هەمومان بتوانین کۆمەک بە خەباتێ بکەین کە لە کوردستان لە دژی دەسەڵاتداران بەڕێکەوتووە. چەند پرسیارم هەیە لەبارەی ماوە و جۆری بەرنامەکانەوە. پێم خۆش بوو لە ئێوە وەکو بەڕێوەبەری کەناڵەکە ببیستین. پێشنگ تیڤی بەرنامەکانی چۆنە و بۆ ماوەی چەند کاتژمێر بڵاو بێتەوە؟ هەڵبەت جارێ ئێمە لە قۆناغی سەرەتاداین. لە سەرەتادا وامان پێ باش بوو کە لە هەفتەیەکە تەنها یەک کاتژمێر بێت و گرنگترین ڕووداوەکانی هەفتە تاوتێ بکەین. بەڵام ئامانجمان ئەوەیە کە بەپێی توانە و بەپێی هاوکاری و خۆبەخشانی و کەسانی تر بتوانین بەرنامەکانمان زیاد بکەین بۆ چەند کاتژمێرێک لە هەفتەیەکدا و بەرنامەی جۆرا و جۆرشمان هەبێت، هەر لە بەرنامەی لاوان و ژنان و منداڵان تاوەکو خەباتی کرێکاری و بابەتەکانی تری کۆمەڵگاوە. هیوادارین بتوانین بگەینەوە قۆناغا. زۆر باشە. هاوڕێ بنار، کێ ئەتوانێت بەرنامە پێشکەش بکات لێرەوە؟ هەروەها ئەبێت چی بکات بۆ ئەوەی بەرنامە لەم تەلەڤیزۆنەوە بڵاو بێتەوە؟ لەو چوارچێوەی کە دامان ناوە لە پێناو خەباتێکی یەکگرتووانە بۆ گۆڕانکاری بۆ بەدیهێنانی ئازادی و یەکسانی هیچ ڕێگریەک نییە. هەموو کەسێک دەتوانێت لە پەیوەندیدا بێت لەگەڵ ئێمەدا و بە پێی پرانسیپ و موازنێک کە دایدەڕێژین بەرنامە پێشکەش بکات. لەلایەن ئێمەوە هیچ ڕێگریەک نییە و هیوادارین کە کەسانێکی زۆر هەبن پێیان خۆش بێت لە ڕێگەی پێشنگ تیڤیەوە بەرنامەکانیان
پێشکەش بکەن و پێکەوە ئەم بتوانین کۆمەڵێ بەرنامەی گرنگ و بەسوود پێشکەش بکەین لێرە. زۆر باشە هاوڕێ بنار پێشنگ تیV ئۆنلاینە بەڵام لە کوردستان چی ئەتوانێت ببێتە هاوکار و پەیامنێری و چۆن بابەت و هەواڵەکانی پێ بگەێنێت بە پێشنگ تیV؟ خۆشبەختانە تەکنۆلۆژیای ئەمڕۆ ئاسانکاری زۆری کردووە کە هەموو کەسێک لە ڕێی مۆبایلە زیرەکەکانیانەوە دەتوانن وێنە بگرن، گرتە ویدیۆ تۆمار بکەن، دەنگ تۆمار بکەن و لە هاوکاری دابن لەگەڵ ئێمە بۆ بڵاوکردنەوەیان لە پێناو ئەو خەباتێکە لە سەرەتای قسەکانماندا ئاماژەمان پێدا. واتە لە هەر جێگێک هەچ کەسێک پێی وابوو کە ئەتوانێت بابەتێک هەبێت، هەواڵێک هەبێت، ڕووداوێک هەبێت کە پێشنگ تیV سوودی لێوەربگرێت، پێویستی بە دوودڵی نییە و ئێمە دەتوانین لە پەیوەندی دابین لە گەڵیدا و بە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای تازە بیکەینە بەشێک لە بەرنامەکانی پێشنگ تیV. زۆر باشە، سوپاس بۆ وەڵامەکان و با پێکەوە بچانێک وەرگرین. ئازیزان، وەک لە سەرەتادا ئاماژەم پێدا کە کۆمەڵێک لێدوانی جۆرا و جۆر لە هەڵسوڕەوانی سیاسی وەردەگرین لە هەندێک کەسایەتی کا بزانین بۆ چوونی ئەوان چیە سەبارەت بە و ڕاگەیانەی سەبارەت بە پێشنگ تیV بڵاومان کردوێتەوە ئەوان چی جۆرە چاوەڕوانیەکیان لە پێشنگ تیV هەیە. سەرەتا هاوڕێ موحسین کەریم جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵ دەبێت. هاوڕێ موحسین، ئەم کاتت باش. کاتێکتان باش هاوڕێ بنار. هاوڕێ موحسین، چاوەڕوانی ئێوە چییە لە پێشنگ تیV؟ ڕاستیەکەی تەبەن ئەمە ئێوە تازە دەست بەکارە بن بۆ دامەزرانی تەلەڤیزیۆنی پێشنگ. هیوادارم کە دیارە تەمە ئینسان ئێستا ناتوانێت هیچ تەقیمێ بکارە بەێشتا دەستی بەکارەکە نەکردووە، بەڵام ئەوەی کە چاوەڕوانی کەسێک وەکو من چییە بێت لە تەلەڤیزیۆنی پێشنگ یا پێشنگ تیV بەوەی کە ڕاگەیەنراوە لە ڕاگەیاندنەکەتانە هاتووە، چاوتان یا ڕووتان کردوتە خەڵک و خەڵکی کرێکار و زەحمەتکێش و سەرجەم توێژە زەحمەتکێش و کەم دەرامەت و مەحرومەکانی کۆمەڵگای کوردستان و ئەتانەوێت دەنگە بن لە پێناو یەکسانی و ئازادی و لە پێناو بەهای ئینسانیەکان لە کۆمەڵگای کوردستان، ئەتانەوێت ڕوتێک بن، ئەتوانێت دەنگێک بن بە عقاری پێشکەوتنخوازی و مەدەنیەت و ئینسانیەت و ڕەواژدان بە بەها و پێوانە ئینسانیەکان لە کوردستان، ئەتانەوێت دەنگێک بن بۆ دیفاع لە مافەکانی کرێکاران و ژنان و لاوان، ئەتانەوێت دەنگێک بن بۆ بەرگری لە هەموو سیمایەکی مەدەنیەت و پێشکەوتنخوازی کۆمەلگای کوردستان، ئەتانەوێت دەنگێک بن بۆ ڕەواژدان بە هەموو ئەم بەهایانە. لێرەوە بەپێ ئەو ڕاگەیانەی خۆتان چاوەڕوانەکانی ئێمەژەوەیە کە بتوانێت پێشنگ تیV وەفادار بێت بۆ ئەو ڕاگەیانەی کە دەری بڵاوی کردوێتەوە کاوێت بڵندگۆیەک بێت، دەنگێک بێت، سەکۆیەک بێ بۆ بەرگری لە جەماوەری کرێکار و زەحمەتکێشی کوردستان لە مافەکانیان، لە ئازادیەکانیان، لە خواستەکانیان، ڕێگەیان پیشان با لە خەباتیان بۆ ئازادی، بۆ یەکسانی، بۆ گەیشتن بە مافەکان ڕێنماییان بکات، ڕێگەیان پیشان بات، کێشەکانیان بخاتە ڕوو، چارەسەریان بخاتە بەردەم، چارەسەر بخاتە بەردەم کۆمەلگا لە هەموو پرسە سیاسی گەرمەکان دەور و نەخشی هەبێ، قسەی هەبێت، ڕێگەی پیشانی خەڵک با چیە کات، چی بکات، دەنگێک بێت لە بەرامبەر دەسەڵاتی چەوسێنەری کوردایەتی لە کوردستان، دەسەڵاتی چەوسێنی بۆژوازی لە کوردستان، دەنگێک بێت بۆ ڕێخستن و تۆکمەکردنی خەباتی خەڵک و دەستخستنە ناودەستی جەماوەری ناڕازی لە کوردستان بە شوێکی گشتی سەکۆیەک بێت، دەنگێک بێت، بڵنگۆیەک بێت، پێگەیەک بێت کە بەرگری بکات لە ئازادی، لە یەکسانی، هەوڵێک بە ئاقاری ڕێخستنی جەماوەر، هەوڵێک بە ئاقاری ڕێخستنی سیاسی جەماوەر، هەوڵێک بێت بە ئاقاری لێک نزیکردنەوەی جەماوەر بۆ گەیشتن بە ئامانجەکانی لە ئازادی و یەکسانی، لە دەستگەیشتن بە مافەکان، مافە سەرەتایەکانی خەڵک، لە دابینکردنی ژیانێکی شەرافەتمەند بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان، لە بەهرەمەندبوونی هاوڵاتیانی کوردستان لە نان، لە کار، لە ئازادی و لە
سەرجەم ئەو باوەڕی پێداویستی عەسریانەی کەمڕۆ مرۆڤی هاوچەرخ پێویستێتی لە مەیدانەکانی ژیانی کۆمەڵاتی سیاسی ئابووری فەرهەنگی و سەرجەم ژیانی گشتیدا هیوادارم کە ئێوە ئەو پێگەوە دەنگە بن و حتمما دوای دەورێک لە کاری ئەو کاتە ڕەنگە فرسەتی ئەومانە بێت کە تەقیم بکەین هەڵسەنگان بکەین بۆی کە ئایا تا چەند ئەم دەنگە بۆ بەو بڵنگۆیی کە پەیامەکانی خۆی جێبەجێ کردوێەوە پێگەیکیش ناو جەماوەری کرێکار و زەحمەتکێش و ئازادی خواست لەناو لاوان و ژنان لەناو مامۆستایان و فەرمانبەران و سەرجەم چین و توێژە زەحمەتکێشەکانی کۆمەلگایە کردبێتەوە و سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس هاوڕێم حسین بۆ ئێوە. هەربژین. بینەرانی خۆشەویستی پێشەنگ TV ئێستاش هاوڕێ جەمال محسن سەرنووسەری گۆڤاری دیدگای سۆشیالیستیمان لەگەڵا. ئەم کاتت باش هاوڕێ جەمال، تۆ چی چاوەڕوانیەکت هەیە لە پێشەنگ TV؟ سڵاو لە ئێوە هاوڕێ سوام ئەم کاتەی ئێوە و هەموو بینەران باش. سەرەتا پیرۆزباییکی گەرم لە ئێوە لە هاوڕێیان و لە دامەزرێنەران و ستافی پێشەنگ TV یەکەم و خۆشحاڵم کە بەڕاستی دەنگ و ڕەنگێکی تر ئەکرێتەوە و لەم دەقەیەوە سەدا و سەکۆیی کە بەڕووی خەڵکی کرێکار و زەحمەت چێش خەڵکی بێبەش و ستەمیری کوردستان ژنانی بێبەش و پلەدووکراو لاوانی دڵپڕ لە هیوا و هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستانە ئەکرێتەوە. دیارە پێش هەر شتێک کردنەوەی ئەم تیڤە پێشەنگ TV بۆ من مای خۆشحاڵیەکی زۆر زۆرە و پێم وایە بە پێی بە هەر حاڵ تەسمیمێکە ئەم TV ئەم تەلەڤیزۆنە ئیگرێت ئەتوانێت دەنگێکی تر بێ و ڕەنگێکی تر بێ، ئەتوانێت سەکۆیەکی بڵندی بەرزکردنەوەی دەنگی ناڕزایەتی خەڵکی کرێکار و زەحمەت چێش بێت دژ بەو نەهامەتی و ژیانی کەتیایان، ئەتوانێت منبەرێک بێ بۆ هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز کە بە شوێن بەدەستهێنانی ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانیەوەن، ئەتوانێت منبەرێ بێ بۆ هەموو کەسێکی ئازادی خوازکەوە لە دەنگێکی کە و لە سەکۆیکی کەوە بەبێ ئەوەی کە خەمی بێ ئەمە با بڵین لی ئەبردرێ یاخود با بڵین ناتوانێت پەیامەکەی ئەو بگەێنێ، ئەتوانێت ئەو ئەم منبەرە بە منبەری خۆی بزانێت. چاوەڕوانی منەوەیە کە
ئەم تیڤە پێشنگ تیڤ بتوانێت بەڕاستی ڕۆڵی ببێ لەوەی کە ڕاستی ژیانی خەڵکی کرێکار و زەحمت چێش کە ناوترێ لە منبەرەوە پەخش کرێتەوە ئەوەی کە لە میدیاکان و لە دەستگا و تیڤەکانی تا ئێستاوە هەیە بە پێچەوانەی ئەوانەوە ڕاستی پشتی هەر ڕووداوێک ڕاستی پشتی هەر هەواڵێک ڕاستی هەر مەسەلەیەکە لەو کۆمەلگایە ڕووەدا بخاتە بەردەم و لەگەڵ یا شی بکاتەوە و لەگەڵ یا ڕێگە چارەی دەرباز بوون لە نەهامەتیەکان بخاتە بەردەمی کۆمەلگا لە کۆمەلگایەکە کە سراپای غەرقی بێمافی بووە لە کۆمەلگایەکە کە ئینسانەکان جیرۆدەی خورافات و ئەنواع بیرروڕای دینی و ناسیۆنالیستی کراون لە کۆمەلگایەکە کە گەنجان و لاوان سەرگەردان کراون لە کۆمەلگایەکە کە ژنان بە جۆرێک لە دوون و شخصیت و کەرامەتیان خراوەتە ژێر پرسیارەوە بەڕاستی کۆمەلگا پێویستی بە پێشەنگ تیڤە پێویستی بە تەلەڤیزۆنێکی لەم بابەتەیە کە من ئومێدەوارم وە چاوەڕوانیم ئەوەیە کە بتوانێت دەنگی هەموو ئەو ئینسانانە بێ هاوکاتیش بەڕاستی ئەمەوە لێرەوە ڕای بگەێنم کە من بۆ خۆم بە هاوکارێکی سەرچی پێشەنگ تیڤ زانم و لەگەڵ یەبم و بۆ ئەوەی بتوانێت ئەم دەنگە ڕسایی خەڵکی کارگەر و زەحمەت چێش و سۆسیالیستەکانی ناو کۆمەلگای کوردستان بێ بتوانە منیش دەور و نەخشێکم ببێ لە بەرنامەکانی لە کارەکانی لە گەشە پێدانی لە چوونە پای شەڕێکی فکری و ئایدۆلۆژی سیاسی و لەناو کۆمەلگایە لەگەڵ هەموو ئەو ڕەوت و ئەفکارانی کە ئەفکارە باوانی ناو کۆمەلگایە کە جێگەی نەفرەتی خەڵکە لە ئەفکاری دینیەوە لە ئەفکاری ناسیۆنالیستیەوە لە ئەفکاری ڕەگەزپەرستیەوە لە ئەفکاری پیا و سالاری و کۆنەپەرستیەوە کە ڕۆژانەی بینین باوەشێ نەکرێ منبەرێک بێ بۆەوە بتوانین شەڕی هەموو ئەم فکر و بیرروڕایانە بکەین بەهەرحاڵ لەم بارەیانەوە من هەرچیەکەم پێ بکرێ بۆ کۆمەک بم تیڤ و سەرکەوتنی ئامادەی هەموو هاوکاری و دەست پێشکەریەکە بوو سەرنجام جاریشکە هیوای سەرکەوتن بۆ ئێوە بۆ دامەزرێنەرانی بۆ ستافەکەی ئەخوازم و هیوادارم ئەو هاوکاری منیش بەشێ بێت لەو سەرکەوتنەی کە لە ڕۆژانی دواییە ئەم تیڤە پێشکەشێکە سپاس بۆ کاتەکەت و کاتێکی خۆشکە بێ هاوڕێ جەمال کاتێکی خۆش بۆ ئێوەش یەکێکی تر کە لێدوانی لێوەردەگرین هاوڕێ براهیم حسین چالاکوانی سیاسیە هاوڕێ براهیم بزانین چ جۆرە چاوەڕوانیەکی لە پێشەنگ تیڤ هەیە هاوڕێ براهیم ئەم کاتت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێت داین تاوەکو بۆ چۆنی ئێوە بۆ چاوەڕوانی ئێوە ببیستین سەبارەت بە پێشەنگ تیڤ و دەکرێت پێشەنگ تیڤ چۆن جیاواز بێت لە گەڵ دەستگا ڕاگەیاندنەکانی تری ئەمڕۆی کوردستاندا زۆر سپاسان دەکەم سەرەتا پێشەوەی کە جوابی ئەو پرسیارە بەمەوە جێگەی خۆیەتی کە پیرۆزبایی دەست بەکاربوونی کەناڵێکی میدیایی کۆمۆنیست لە هەموو هەڵسوڕاوانی کۆمۆنیست هەموو تێکۆشەرانی بزوتنەوەی کۆمۆنیستی کرێکاری بکەم لە هەموو ئینسان ئازادی خواز و یەکسانی خوازەکانی کۆمەلگای کوردستان بکەم بێگومان چاوەڕوانی هەر ئینسانێک هەر کۆمۆنیستێک کە بۆ خۆی داناوە کە کۆمەک بکە بە ئەو ئاڵوگۆڕێک کە بەشەریەت ئەوێت لە کەناڵێکی کۆمۆنیست ئەوەیە کە بتوانێت کۆمەک بکە بەو هەوڵ و تەقەلا و خەباتەی کە بەشەریەت چینی کرێکار لە پێناو ئازادی و خۆشبەختی بەسەختی هەر ڕۆژە خەریکێتی هەر ڕۆژە دەست و پەنجەی لەگەڵدا نەرم دەکات بۆ من چاوەڕوانی من ئەوەیە کە پێشەنگ تیڤ بەشێکە لەو هەوڵ و تەقەلایی بەشەریەت بۆ ئاڵوگۆڕ بۆ دەرکێشانی ڕاستیەکانی ژیانی خۆی لە شێردار و پەردووی تەبلیغاتی ئیرادە سڕکەر و سەر لێ شێوێنەر و درۆی هەر ڕۆژەی میدیای بۆژوازی و بۆشکاندنی ئەو دیکتاتۆریەتە میدیایی کە میدیای درۆزنی بۆژوازی هەر ڕۆژە مێشک و زەین و ئیرادەی بەشەریەتی پێوەردەکە و پێ لە قاڵب دەدات بێگومان یەکێک لە هەرەکێشەکانی بزوتنەوەی کۆمۆنیستی کرێکاری بەشەریەت
ئەوە بووە ئەوەیە کە دەستی بۆ ئامراز و هۆکارانە ڕناگا کە لە ڕێگایانەوە دەتوانێت دەستی بە ڕاستیەکان ڕابگات، دەستی بە پێداویستیەکانی بردنەپێشی خەباتی خۆی لە پێناو ئازادی و یەکسانی بەکاریان بێنە ئیسیفادەیان لێ بکات و ئەو غۆلی میدیا ئیرادە و وشیاری سەرکەری بۆرژوازی لە جێگەی خۆی دابنێتەوە، قسەی دڵی ئەو ئینسانیەتە نوێنەرایەتی بکات بۆ ئاڵ و گۆڕ، بۆ تێپەڕاندن و زاڵبوون و تێکشکاندنی ئەو بربەریەتەی کە ئێستا بۆرژوازی بەسەر ژیان و چارەنووسی ئینسانیەت بەسەر عقڵ و ئیرادی ئینسانیەتدا فەرزی کردووە بەشێکە لە هەوڵێک بۆ شکاندن و تێکشاندنی ئەو قفڵانە کە بۆرژوازی لە ڕێگەی بیر و باوەڕەوە، لە ڕێگەی هەندەسەکردنی بیر و عقڵ و زەین و وشیاری ئینسانی کارگەر و زەحمەتکێشی ئەو عەسرە و ئەو سەردەمە لە ڕێگەی میدیاوە پەرەی پێدەدات و بڵاوی دەکاتەوە. بۆ میدیایەکی لەو بابەتە ئەساسی مەسەلەکە ئەوەیە بچێتە ئەو جەنگە، بچێتە جەنگی ئەو بیر و باوەڕی چینی دەسەڵاتدار، میدیای چینی دەسەڵاتدار کە ئەوەندە کاریگەرە، ئەوەندە بەهێزە کە تەنانەت ڕاستیە زۆر سادەکانی ژیانی بەشەریەتی ئەمڕۆژ دەکا بە سڕ، دەکا بە لۆغز، دەکا بە شتی قابلی نەکرانەوە، ئێکا بە سڕێکە خۆشی لە ڕاستیەکانی ژیانی خۆی تێناگات. میدیای کۆمۆنیستی، میدیایەکی کۆمۆنیستی وەکو پێشنگ بەشێکە لە هەوڵ و تەقەلایە و پێم وایە دەتوانێت ئەو هەوڵ و تەقەلایی بەشەریەت بۆ ئەو ژیانە، بۆ ئەو ئاڵ و گۆڕە، بۆ دەستبردن بۆ ئاڵ و گۆڕە کۆمەک بکات و بیباتە پێشەوە. هاوڕێ ئیبراهیم حوسێن، زۆر سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیاری ئێمەدایە و بەشدار بووی لە یەکەم بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا. هیوادارین وەڵام دەرەوەی ئەو خواست و چاوەڕوانی ئێوە بین. زۆر سپاسان دەکەم و هیوادارم بتوانین بە هەمومان میدیایەکی کۆمۆنیستی ڕەحنەگر و ڕادیکاڵ و شۆڕژگەر کە بە تەواوەتی بۆ خۆی داناوە ئاڵ و گۆڕ بێنێتە پێشەوە و کۆمەک بۆ ئاڵ و گۆڕ بکات بخینە سەر پێ. زۆر سپاس.
جارێکی تر لە پێشەنگ تیڤیەوە سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز. هەر بۆ ناساندنی زیاتری پێشەنگ تیڤی و بزانین هەڵسوڕاوانی سیاسی چ چاوەڕوانیکان لە تیڤیەکەمان هەیە. ئێستا هاوڕێ خەسرە و سایە دوێنین بە کورتی. هاوڕێ خەسرە و ئەم کاتت باش و سپاس کە توانیت وەڵامی ئەم پرسیارەی ئێمە بدەیتەوە کە بزانین ئێوە چی چاوەڕوانیەکتان لە پێشەنگ تیڤی هەیە. زۆر زۆر سپاسانەکەم و سڵاوش لە ئێوە و پیرۆزبایی لە دەست بەکاربوونی تەلەڤیزۆنی پێشەنگەکەم و پێم وایە ئەمە هەنگاوێکی گەورەیە لە نێو دنیای میدیا و سەحافەی کوردیا بە تایبەت ئەبینین ڕیزێک لە کەناڵی میدیایی تەلەڤیزۆنی ڕادیۆیی هەتا نێتی لە سۆشیال میدیا بڵاوکراوەی ئەوراق ئەمانە هەموویە بینین، بەڵام دەبینین هەریەکە بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانەی جوڵانەوەیکی کۆمەڵایەتیە یا پشتی کە سەرنجام پارێزگاری لە پایەکانی دەسەڵاتێکەکەن کە ساڵانێکی زۆرە خەڵکی کارگەر و زەحمەت کێشیان لە بێکاری و هەژاری و جیاکاری چینایەتیە یەخسیر کردووە. ئەمێ بڵێم پێشەنگ وەک ئەوەی کە ڕای گەیاندووە پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی، مانای ئەوەیە کە من ئەو چاوەڕوانێم لێ هەیە کە بەو مانایە کە ئەمە دەنگی یەک جوڵانەوەی چینایەتی بە دژی سەرتاپای نیزام و دەسەڵاتێکە کە لە کۆمەلگای کوردستانە هەیە. لەم بارەوە شایانی پێشوازیکردن و هاوکاریکردن و پیرۆزباییکردنە لە خۆمان و لە خەڵکی کارگەر و زەحمەت چێژ کە پێویستیان بە دەنگێک هەیە. تۆخواتی من لەم کەناڵاوەیە کە ببێتە بڵندگۆیەک بۆ ڕەخنەیەکی چینایەتی سۆسیالیستی لە حەچی ئەو شتانەی کە باڵە جۆراجۆرەکانی بورژوازی لە کوردستان، چ ئەوانەی لە دەسەڵاتان ئێستا، چ ئەوانەی لە ئۆپۆزیۆنی پەرلەمانی و بەناو ناڕازیم بە دەسەڵاتی یەکێتی و پارتی و گۆڕان. لە کوردستان ئێمە دەزانین ناڕزایەتی هەیە، ئێمە دەزانین خەڵک هەتا حیزبەکانی ناوێ، ئێمە دەزانین خەڵک نەفرەت لە یەکێتی و پارتی لە ئیسلامی لە حیزبە جۆراجۆرەکانیانەکە لەنەوەی نوێ لە هەر یەک لەمانە ئێمە بینیمان لە ناڕزایەتەکانە تابوت هەموو ئەحزابەکانیان و نوێنەرانی هەموو حیزبەکانیان خسەنێ و تابوتەوە. بەڵام ئەوەی کە غائیبە هێشتا ئەم ناڕزایەتیە نەگەیشتووە بە ڕەخنەیەکی قوڵی چینایەتی لە بزوتنەوەیە کە ئەم ئەحزابانە کۆرپەی باوەشین. بەو معنایە من چاوەڕوانیم ئەوەیە کە ئەم تەلەڤیزۆنە ببێتە پێگەیەک و بێتە بڵنگۆیەک بۆ هوشیارکردنەوەی چینایەتی، بۆ ڕەخنەیەکی سوسیالیستی لە ڕوانگەی چینی کرێکار بۆ ڕزگاری لە نظامی سەرمایەداری و دەسەڵاتی چینی بورژوازی و ئەحزابەکانی، ببێتە پایەک بۆ ڕەخنە لە ناسیۆنالیزم، لە کۆنەپەرستی ئیسلامی، لە سیاسەتیان، لە ئەڵتەرناتیڤیان، لە هەموو ئەو سونەت و فەرهەنگەی کە ساڵانێکە بەهۆیەوە خەڵکیان ڕاگرتووە. بە بڕوای من خەڵکی کوردستان ئەبێ ئەوە بزان یەکێ لە پایەکانی مانەوەی دەسەڵاتی ئێستا بوونی باوەڕ و بۆچوونی خوراافە و ئاوەژووکەرەوەی ڕاستیەکانی کۆمەلگای کوردستانە. خەڵکی کوردستان ئەگەر بیانوێت دەستیان بۆ گوڵی ڕزگاری و خۆشبەختی و ئازادی و یەکسانی ڕابگا، ئەبێ فاصلە لەگەڵ ئەم باوەڕانە بگرن. ئەگەر ئەبێ فاصل لە دەسەڵاتی باوەڕ و بۆچوونی ئەحزابی حاکم با بڵین کە ئەوانە نوێنەری چینی بورژوازین. بۆیە من چاوەڕوانیم ئەوەیە کە بە هەر جۆرێک لە جۆرەکان کە بەرنامە تەقدیمەکە ئەم تەلەڤیزۆنە یا خەڵک دێنێ بۆ دیدار و لێکۆڵینەوە لە هەواڵ و گۆڕانکاری و ڕووداوەکانە کۆڵێتەوە، ئەو ئاسۆ ئامانجا و ئەو ڕەخنە سۆسیالیست و تەبەقاتیە لە بیر و هۆشی خەڵکە قوڵ کاتەوە و جێی بخا و ئەمە مەرجی ئەسلیە ئەوەی کە خەڵک سبینێ ئەگەر ڕاپەڕی ئەوانەوە لا بنێ بزانێت لە ساییدا چ جۆرە لە کۆمەلگایەکدا ئامەزرێنێت، چۆن بتوانێت یەک دەسەڵات دامەزرێنێ، یەک ئەڵتەرناتیڤ دامەزرێنێ کە بەرژەوەندەکانی خەڵکی کرێکار و زەحمەت چێژ ئەباتە پێگەیکی ئەسڵی و ئەوە کاتە قیبلە نمای ڕزگاری کۆمەڵایەتی و دامەزرانی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان. حتمما من ئەو چاڕوانێشم هەیە کە ئەم تەلەڤیزۆنە دەنگی عەدالەتخوازی، دەنگی ڕازگۆیی، دەنگی ژنان لاوان، خەڵکی ئازادی خواز، دەنگی سکولاریزم و مۆدرنیزمێ بەرامبەر بە کۆنەپەرستی
ڕخنەیە بێت تەوژمێکی ڕخنەگری بێ لە هەر شتێکە لەو کۆمەلگایە کردویانە بە مەقەدەس و کردویانە بە زهن و هۆشی خەڵک وەکو خوراافە جیان خسۆوە هەر ئەوە بۆ تەمای پەرش و بڵاوکردنەوە و شەقەشەقکردنی ئێترازی خەڵک و نەبینینی داهاتوویەکی گەش و پرشندار لە ناڕەزایەتەکاندا. ئومێ دەکەم چاوەڕوانیم ئەوەیە کە ئەم تەلەڤیزۆنە ئەو پێگەیە بێ و لەو ڕاستەیە کۆمە بکە بە هوشیاری چینایەتی و ڕێکخراوبوون و هێنانە مەیدانیان بۆ ئایندەیەکی ئازاد و یەکسان هەرۆکو خۆی لە ڕاگەیانەکە ڕایگەیاندووە. زۆر سپاس هەوڕێ خەسرە و هیوادارین ئێمەش لە بەرامبەر ئەو چاوەڕوانیەدا بتوانین ڕۆڵمان هەبێت. بەڵام پێم خۆشە لەگەڵ تۆیە هەندێک سەبارەت بە ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی قسە بکەم وە بە تایبەتی لە کوردستاندا. ئێوە ئێستا دەستگاکانی ڕاگەیاندن لە کوردستاندا چۆن دەبینن ئەگەر بە شێوەیەکی گشتی هەڵسەنگانی بۆ بکەن؟ بەڵێ من ئەمێ ئەو بڵێم بە بڕای من ڕاگەیاندن بە گشتی نەک هەر لە کوردستان لە دنیادا بە دوای جەنگی کەندا و ڕوخانی بلۆکی شەرق پاشەکشە بە ڕادیکالیزم و چەپگەرایی لە دنیادا سەرهەڵدانی نیولیبرالیزم و باوەڕەکانی پۆست مۆدێرنستی ئێمە دەبینین ژورنالیزم زۆرتر بۆتە ئامرازی دەستی چینی دەسەڵاتدار و ئەحزابەکانی و هونەر و کاریان بریتیە لە پێکێنانی یەک ماشێنی گەورەی تەبلیغاتی بۆ بڵاوکردنەوەی درۆ بۆ گوێشکردنی خەڵک بۆ ئاوەژووکردنەوەی هەموو ئەو ڕاستیانەی کە لە ژیانی ئینسانە هەیە. تەنانەت میدیا کاری ئەوەیە کە ئەوەی تاوانبارە بە حەقخواز بیناسێنێ، ئەوەی جەلادە بیکاتە حاکم و قازی بەسەر بێتاوانەوە. ئەوانەی کە جەنگ و کوشتار و فاشیزم و ڕاسیزم و کۆنەپەرستی و ئینسانکوژی و سەرکوتگەری سیستەمگەری بەرامبەر بە ژنان و کۆمەڵانی خەڵک بەڕێەکەن ئەوانە ببن بە ئینسانی شەریف و ساحێب حەق. بەڵام لەو لاشەوە کارگەرێکە ساڵهای ساڵە، ژنێکە ساڵهای ساڵە زەحمەت کێشێ، لاوێکە دڵی پڕە لە هیوا و ئومێد و خۆشببختی بۆ داهاتوو، سیرەکەی ئەمانە لە کەنارەوە ڕاوەستاون هێندە پێویستیان پێێتی بێنە ڕوخساریان بێتە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن کە ببنە وەسیلەیەک بۆ بردنە پێشی سیاست و بۆچوون و باوەڕەکانی چینی دەسەڵاتدار. دەسەڵاتداران دەڵێن میدیا دیواری چوارەمە، ینی گوایە ئەم دیوارە ئەتوانێ کۆمە بکە بە ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی، بەڵام لە واقعە دیواری چوارەمە بە دەست دەسەڵاتدارانەوە بۆ گوێشکردن. من لە وتوێژەکەی پێشومە ئاماژەم بەوە کرد کە چینی دەسەڵاتدار وەختێک ئەتوانێت بمێنێتەوە کە مەقبولیەتی خۆی، کە مەقبولیەتی سیاسەتەکانی کە بۆ ئەو ڕوو بۆ چوونە ئاوەژوەکانی لە نێو خەڵکا جێگیرکە. هەر دەسەڵاتێک ئەمە پایەیەکێتی بەبێ ئەمە ناتوانێت بمێنێتەوە. ئەگەر خەڵک ئازاد بێ، ئەگەر خەڵک بە حقیقەتەکانی ژیانی خۆی ئاشنا بێ و هوشیار بێ، هیچ دەسەڵاتێک لەسەر گوێی ئەم زەویە ناتوانێت بمێنێتەوە. بۆیە بە بڕای من لەم ڕەوەندە پۆست مۆدرنیستی و دواکەوتوی و کۆنە پەرستیە مەسن تۆرە سێری کە بە ئاشکرا ئێستا لە دنیای ئەمڕۆدا ڕاسیزم، کۆنە پەرستی لە میدیاکانەوە، ئیهانەکردن و سوکایەتی بە ژنان، ڕەواژدان بە نەتەوە و نەتەوەچێتی، ئاوانزدان بە ئیسلامی سیاسی و خستنە ناو پرۆسەی دیموکراسیەوە تا ئەوەی کە هەڵگەڕانەوەی تاوانەکان، مەسن باسی تاوانەکرێ، باسی ڕەداوەکانی هاتوچۆکرێ، باسی بڵاوبوونەوەی نەخۆشیەکرێ. گوایە هەموو ئەم شتانە بەرئەنجامی شتێکی سروشتی و خواکردە و لە ئاسمانەوە نازل بۆ ئەبێ ئەکسەرێتی خەڵک ملی پێبا. بەڵام لەو لاشەوە دەبینین ئەوە چینی دەسەڵاتدار و سەرمایەداران و دەوڵەمەندانن کە خۆیان ئەم تاوانە ڕویان تێناکەوە، ئەم زەجر و نەخۆشی و بەڵایە نەیەخی خۆیان یەخەی مناڵ و خێزانیان ناگرێتەوە. ئەیانێ بڵێن کە ئەمە هۆکارێکە ئەبێ پێی رازی بن سەرچاوە و هۆکارەکەی دەسەڵاتی چینی سەرمایەدار و دەستڕۆشتوی نێو کۆمەلگانیان. من مەبەسم وێ بڵم کە میدیا ئەم نەخشەی هەیە تا حتا ئێستا بە پێچوانەی ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووانێکە نەوعی ڕادیکالیزم و چەپگەرە هەبوو لە سەردەمێکە کە جیڤاراکان کە
خەبات لە دژی ئیمپریالیزم خەباتی ڕاپەڕینی خەڵکی زەحمەتکێشی وڵاتان و جوڵانەوەی کارگەری و کۆمونیستی باوی هەبوو ئەنواعی ئێمە خاوەنی کەسانی ڕادیکاڵ و ئینساندۆز و حەقگۆ بووین بەڵام ئێستا بە پێچوانەوە کوتم ئێستا مەیدانێک سەراپا لە دام و دەستگای ڕاگەاندن لە ئارایە کە ماشێنێکی تەبلیغاتیە بۆ گوێشکردنی خەڵکو و هەڵگەڕانەوەی ڕاستیەکان تەنانەت هەتا میدیا لە ئەوروپادا ئامادەیە بە هەموو شێوەیەک زەبوونی و زەلیلی و بەزەیی یەکانی خۆی هەڵڕێژێ بۆ خەڵکی کە جیرۆدەی جەنگە لە وڵاتانی وەکو ڕۆژهەڵاتە بۆ نمونە بەڵام هیچ کاتێک ڕاستیەکان ناڵێ کە کوێ سەبەبی ئەو جەنگەیە بەڕێ خستووە باسی جەنگ لە دژی تیرۆرەکەن بەڵام خۆیان دنیا کاولەکەن باسی ڕاوەستانەوە بە فەقر و فەلاکە دەکەن بەڵام خۆیان سەرچاوی بێکاری و نەداری و هەڕاجکردنی خزمەتگوزاری و پێداویستەکانی ژیانی خەڵکن مەسەن مەبەستم وایە بڵێم ئەمە ڕەوتی میدیای ئەم سەردەمەیە کە دیارە لەم چوارچێوەشدا میدیاکانی دەسەڵاتداران ئەو میدیایی کە لە کوردستانە هەیە حتا ئەوانەی کە دەست بە ئەوانەی کە بەدەست ئۆپۆسیۆنەوەیان وەختێک کە بۆ نمونە میدیای یەکگرت و خەڵکی کچانێنە حیجابیان بەسەرەکە ئەوە یعنی تۆ نیوەی کۆمەلگا سەرکۆناکەیت و سەرکوێریەکەی وەختێکە ڕوودا و باسی ڕووداوەکان و تاوانەکانی شەڕەتەقە و کێشمەکێشی نێوان خەڵگەکە بەڵام ئامادە نییە باسیەوەکە کە چێ ئەو فەزایی لە نێو خەڵکی کرێکار و زەحمەتکێش و گەڕەکانی شاری هەولێرا دروستکۆی چێ ئەم جەنگە هەمووی کردووە بە گوش هەمووە غیری دەسەڵات خەڵکێکە گەر بێکار و بێدەرەتان نەبێ بۆ پەنا بۆ ئینسان کوژیات ئینسان خۆی لە ناخی خۆیان نەدرۆزنە نەشەڕخوازە نە تەماعە ئەوەی کەوای لێکا سیستەمێکە منافەسە و ڕقابەتێکی سەرمایە و قازانجکۆکردنەوە و ملشکاندنی خەڵکە بۆ ئەوەی کە مەعیشەت دەرێنێ ئەوە سیستەمێکە وای لێکردەوە ئەوە دەسەڵاتە پایەکانی ئەو سیستەمی ڕاگرتووە بۆیە بە بڕای من ئەوە ڕەوتێکە کە دام و دەستگاکانی ڕاگەیاندن پیشانیان مەسە تۆرەسەی کە خۆی ناوناوە کوردستانی نوێ بەڵام دواکەوتترین جۆری تەسویر و ڕوانگە لە کوردستانە لە داهاتوی کوردستانە خۆی ناوناوە ئازادی بەڵام سیرێکی بە پێچەوانەوە ئەوەی کە ئازادی ئینسانە لە هەر جۆرە پیرۆزیەکە لەو کۆمەلگایە بە مەرج و شەرتەوە باسیەکە لەسەر مەسەلەی ژن لەسەر مەسەلەی بێکاری لەسەر مەسەلەی خواستەکانی خەڵک بۆ باش بژێوی هەموو ئەمانەمان بینی کە چۆن دام و دەستگای تەبلیغاتی چ ئەوانەی بەدەست حیزبەکانی دەسەڵاتەوەن چ ئەوانەی کە حیزبەکانی لە دەور و بەناو ئۆپۆزیسیۆن و کایە ئەکەن بۆ پەرلەمان بۆ ئەوی کە خەڵک بکەنە وەسیلەی هێنانەوەی دەنگ چۆن هەوڵەدەن کە خەڵک گوێشکەن خەڵک بکەنە وەسیلەی جێبەجێکردنی سیاستەکانی خۆیان بە بڕای من ئەمە ئەو جێگایە ئەگەر ئەوە ئەمەش فرسەدەیە بۆ تەلەڤیزۆنێکی وەکو پێشەنگ کە ئەم ڕاستیانە بکوتێەوە ئەم هەڵگەڕانەوە و ئاوەژووکردن و کۆنە پەرستیە پەردەیان لەسەر هەڵماڵێ و خەڵکی کارگەر و زەحمەتکێش لەم ڕوانگەیەوە بە ئامانج و بەرژەوەندیەکان و لێکدانەوەی چینایەتی خۆیان بناسێنێت ئەگەرچی ئاماژەتان پێدا لە قسەکانی سەرەتادانە لە وەڵام بەوەی کاچی جۆرە چاوەڕوانیەکتان لە پێشەنگ تیڤ هەیە بەڵام ئەگەر یەک تۆز دەقیقتر ئەم پرسیارە بکەم و داوای ڕوونکردنەوەی زیاتر بکەم کە بەکردەوە پێشەنگ تیڤ چی بکات بۆ ئەوەی کە بەڕاستی پێشەنگ بێت وەکو ئەو نمونانەی کوردستانی نێو ئازادی نەبێت کە ئاماژەت پێدا یەکەم من باسم کرد کە ئەبێ هەڵگری پەیامێکی ڕەخنەگرانە لە سەرتاپای نیزامی سەرمایەداری و ئەحزابی بورژوازی و نەقدێکی تەبەقاتی بەرێت دووەم سۆسیالیزم وەکو ئالتەرناتیڤێک لە نێو کۆمەلگایە بەرجەستە کاتەوە سێهەم ئەوەیە کە ئەبێ ئەم تەلەڤیزۆنە بێتە بڵندگۆی خەڵکی کارگەر و زەحمەتکێش و ڕەهبەران و هەڵسوڕاوانی جوڵانەوەی ژنان جوڵانەوەی ئازادی خوازی و ڕزگاری فەرهەنگی ڕۆشنبیران جوڵانەوەی لاوان لە دژی بێکاری و گێڕانەوەی ئومێدیان ئەبێ ببێتە دەنگی ئەتراز و ناڕازایەتی هەر ئینسانێکی کارگەر و زەحمەتکێش و ئازادی خواز لەو کۆمەلگایە ئەبێ ئەو بەرنامە و پەیامە لە نێو ئەوانە جێبکاتەوە و بیان خاتە بەردەست کە بتوانێت خەباتی ئەوان یەکگرت و
یەکدەست کاتەوە و ببێتە تەلەڤیزۆنە ببێتە دەنگی جوڵانەوەی داخوازەکانی ئەوان، ببێتە دەنگی ئەتراز بەرامبەر بە هەر نەهامەتی و ستەمگەریەکە لەو کۆمەلگایە هەیە و ئەمە ئەتوانێت ئەم تەلەڤیزۆنە خۆشەویستکە و ئەم تەلەڤیزۆنە شتێکی تر و جیاوازتر بێ لەوەی کە تا ئێستا هەیەە و ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ بەرنمەکانی خۆیانە و ئەبێ لەگەڵ لە لێکدانەوەیدا لە خستنە ڕووی فاکت و ماتریالەکانیدا و ئەبێ بکەوێتە منافەسەیەکی فراوانی کۆمەڵایەتی و سیاسیەوە بەرامبەر بە نمونەی دەستگا ڕاگەیاندنەکانی تر تا بتوانێت ڕوخسارێکی تر وەجهێکی تر بەرێتە پێشەوە. ئەبێ مایکی ئەم تەلەڤیزۆنە لە نێو خەڵکا بێ، لە نێو گەڕەکەکان، لە نێو کارگەکان، لە نێو زانکۆکانە، ئەبێ دەرگا ئاوەڵاکە کە پامنێرەکانی ئەو خۆبەخشانە لە باتێەوەی کە بە پارەی هەڵڕژاوی وەکەوەی ئێستا بۆ نمونە تۆ دەستگایەکی وەکو ڕوودا و ئەبینی کە دڵنیام ماگانە کەمتر ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە لە ملیۆنێ دۆلار سەرفەکە بتوانێت ئەو ئیمکاناتانە پیاکە. بەڵام ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە بەسەر و باڵی بنەماڵی بەرزانی و سیاسەکانی پارتی و سەرنجام خەڵک گوێشکە و دوور خاتەوە لە ڕاستیەکانیان دەستەمۆی ئەو دەسەڵاتەکە نەتەوە چێتیان لا خۆشەویستکە ئەو دەسەڵاتی کە 30 ساڵە ژیان بەڕێوەبان ناتوانێت کارە بۆ خەڵک تەمینکە ئەوە لە شوێنی خۆی بێڵێتەوە. بەڵام بە پێچوانەوە ئەبێ پێشەنگ تیڤ ببێتە مەیدانێ بۆ ئەوەی کە خەڵک بە خۆبەخشانە بە ئارەزوومەندانە و بێت دەوری ببێ و هەوڵ بە ئەم تەلەڤیزۆنە بەدەستەوە بگرێ بە تایبەتی ناڕەزایەتەکانیان لە کاتی خۆی و بە ڕۆشنی عکس کاتەوە جێگای داوانامە و ئیدعا و پەیامی هەر یەک لەو ئینسانانە بێ بەیەک وتە ئەگەر بڵێم ئەبێ تەلەڤیزۆنی پێشەنگ لەگەڵ ئێتراز و ناڕەزایەتی دەقە بە دەقە و ڕۆژ بە ڕۆژی بە ناڕازیەکانی کۆمەلگایە بێت لە پێشیانەوە کرێکاران و زەحمەت کێشان فەرمانبەران ژنان و لاوان و خەڵکی ئازادی خواست. ئەمە ئەتوانێ ببێتە بڵنگۆی یەک جەبهەی چینایەتی بەرامبەر بە سەرتاپای نظام و ئەحزابێکە ژیانی ئەوانیان جیرۆدەی ئەم دەردوومە ئەساتە کردووە. ئەبێ ڕێگا ڕۆشن کاتەوە ئەم تەلەڤیزۆنە، ئەبێ قیبلە نمای داهاتوویەکی ئینسانی و خۆشببختی بێ، ئەبێ قیبلە نمایە بێ بۆ ڕۆشنکردنەوەی دەسەڵاتدارەتی داهاتووی خەڵکی کارگەر و زەحمەت چێژ، ئەبێ ئیرادە بگێڕێتەوە بۆ خەڵکە خۆیان ئەتوان خەڵک خۆی ئەتوانێ کۆمەلگا بەڕێوە بەرێ خەڵک خۆی ئەتوانێ هەژاری و نەداری هەڵپێچێ، ئەتوانێت بێکاری و جیاکاری کۆتایی پێبێنێ بەمەرجێ ئەگەر دەست خاتە ناو دەست یەک و بەرە و کۆمەلگایەک بڕواکە ئازادی و سوسیالیستی و خۆشببختی دابینکە، کۆمەلگایەکە مولکێتی کۆمەلگا بەسەر دارا و نەدارە و جەماعەتێکە مولکێتی خاصە ساحەبی هەموو شتێ بن تەمەڵ و هیچ کارە بن لەو لاشەوە خەڵکی کارگەر و زەحمەت چێژ دوای چەندین ساڵ کارکردن بەڵام لە سفرەی خاڵی و بێدەرەتانیە ژیان بکەن کە هێشتا دوای 30 ساڵ کار و خەبات و زەحمەت بەڵام وەختێت نەخۆشی بێ پارەی کاملی نەبێ بۆ داو دەرمانی خۆی و مناڵەکانی. بە بڕوای من لەم ڕێگایەوە پێشەنگ ئەتوانێ بەم ئاسۆ ئامانجە و بەم جۆرە کارکردنە ئەتوانێ ببێتە تەلەڤیزۆنێکی بەدیل، ببێتە کەناڵێکی بەدیل، حتا بێتە تروسکایی و چرایەکە ئەم تاریکستان و ناڕۆشنیانەی خەڵک بڕەوێنێتەوە ڕۆشنی کاتەوە وەکو چرایەکی ڕۆشن وەکو خۆرێک لە نێو تونێلێکا ببێتە ڕێپشاندەر بۆ ڕزگاری یەکجاری لە دەست زوڵم و ستەم و نابەرابەری و ئەو دابەشبوونە چینایەتی کە بەدەست چینی سەرمایەداران و دەسەڵاتی ئەحزابی بورژوا ناسیۆنالیستی کوردەوە جیرۆدەی بوون. هەورە خەسرەوەستایە زۆر زۆر سوپاس بۆ بەشداریت و هیوادارین ئێمەش کە بەش بە حاڵی خۆمان بتوانین وەڵام دەرەوەی ئەو چاوەڕوانە بین کە ئاماژەدان پێدا و هەروەها ئەو بڵندگۆیە بین. من زۆر سوپاسانەکەم و جاری تر دەستخۆشی لە خۆت و لە ستاف و ئامادەکاران و بەرپرسان و ستافی ئەم تەلەڤیزۆنەکەم و شخصەن ئامادەی هەموو جۆرە هاوکاریەکەم هیوادارم بە هەمومان بتوانین ئەم دەنگە بگەینە ئاسی ئەو شوێنەی کە چاوەڕوانیمان لێ هەیە و یا خەڵکی کارگەر و زەحمەتکێش چاوەڕوانی لێ هەیە. جاری تریش پیرۆزبایی دەست بەکاربوونی تەلەڤیزۆنی پێشەنگ لە هەموو لایەکەکەم. زۆر سپاس.
بەڵێ بەڕێزان لێرەدا دێینە کۆتایی بەرنمەکانی ئەمڕۆمان هیوادارین توانی بەتمانکە پێشەنگ تیV بە ئێوەی ئازیز بناسیێنین هیوادارین کە وەک وتمان بتوانین درێژەدەری ئەو خەباتە بین کە ئێوە لە ژیانی ڕۆژانتان دەرگیرین هیوادارین وەڵام دەرەوەی ئەو خواست و چاوەڕی و ئەو ویستانە بین کە هاوڕێیان لێرە خستیانە ڕوو ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینیەکانتان بە پێشنیارەکانتان بەرنمەکانمان دەوڵەمەندتر بکەن دۆستانتان لە بوونی پێشەنگ تیV ئاگادار بکەنەوە و بۆ بەرنمەکانی داهاتوو هەڵبەت سوودیان لێ وەردەگرین و هەروەها هیوادارین کە لە ئایندەیەکی نزیکدا بتوانین بەرنمەکانمان زیاتر و زیاتر بکەین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە دەتوانین هەروەها پەیوەندیمان پێوە بگرن و لەوێشەوە بەرنمەکانمان ببینن تا پێنجشەمەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.